ئێمە ئێستا خەڵکەکەمان دەبینین کە بە تایبەت بەدەست موشەوە گرفتارە. موشەی ئەم مانگە دوای 2 مانگی دیکە خەرج دەکرێت، موشەی 2 مانگ پێشتر ئێستا خەرج دەکرێت، زۆر جار بەنیوە ناشڵی، موچەی چەند مانگان بە ناوی پاشەکەوتکردنەوە هەر فەوتاوە نازانین داخواستەر و سۆراغی چۆنە. کاربەدەستانی ئەم وڵاتیان بەم حاڵی ئێستا گەیاندووە کە حاڵێکی زۆر خراپە و ئەگەری هەیە بەرەو خراپتریش بچێت کە لە ئەنجامی ئەو جۆرە بیرکردنەوە سەقەتەی نێوخۆی هەرێمدا بەخداش لێمان بێبنەتە، لێمان بێشەرمە حکوومەتی نێوەندی، ئەگەر ناوەنیا ئەوانیش غەڵەت و پەڵەتیان نەبێ. بەڵام لێر ئەوەندە غەڵەت و پەڵەت هەیە، ئەوەندە زوڵم و ستەم و گەندەڵی هەیە، ئەوەندە ناعەدالەتی هەیە، ئەوەندە قڕی و پڕی هەیە، عیبەکانی وانیان شاردوونەوە و بەغدا قسەی هەیە لەسەرمان. ئەگەر دەیانەوێت لەوە زیاتر خراپ نەبێت دۆخەکە پێویستە بەجددی چاو بۆ خۆدا بگێڕنەوە. لێرەشەوە دەیڵێم ومێدم نییە چاو بۆ خۆدا بگێڕنەوە. چونکە خوا دەفەرمێ إن الله لا يصلح عمل المفسدين. خوا کاری تێکدەران خراپەکاران چاک ناکات.